عزیزان سلااوان لێبێت ئەمڕۆ ئێمە لە سینەما سالمین لە پێشوازی فیلمێکی ناوازی ئاسبەرزین ئەویش فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور کە بێگومان ئەم فلیمە بە کواڵێتێکی بەرز و هاوکات چیرۆکێکی کاریگەری کورد ئەدوێت بە زمانی کوردی کە چەندین ئەکتەری بەناوبانگ ڕۆڵی تێدا ئەبینن. خۆشبەختانە ئەم فیلمە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوە دەچێت بۆیە ئێستا لێرە ڕای چەند بینەرێک وەرئەگرین با بزانین چۆن پێشوازێکی گەرم لەم فیلماکەن. بە خۆشحاڵیەوە مامۆستا عوسمان لەگەڵمانایە ئەگەر بەڕێزیان ئەرکێشن. سپاس بۆ بەڕێزت ئەم کاتت باش بێت و سڵاوت لێبێ. سڵاو لێوە زۆر سپاس دەستخۆش ڕاستی زۆر خۆشحاڵم کە بینم بەرهەمێکی ئاوا زۆر تایبەت لە هەموو ڕوویەکەوە هەم لە ڕووی سینارۆ و هەم لە ڕووی ئینارۆ و دەورەی ڕنگ و داڕشتن و پەیام و چیرۆک و مێژ و هونەر هەمووی تێکەڵ بۆ بەیەک من دەستخۆشی لە ئەو کەساناکەم سپۆنسەری یا دەست پشتیوانی ئەم جۆرە کاراناکەن وە دەستخۆشی لە کاک مەنسوور و کاکەبراز و هەموو ئەو تیمە جوانەکە ئەم کارە جوانیان بەدی هێناوە و توانیانەکە یا بەڕاستی دڵخۆشیەکە بۆی کە فلیمی کوردی وردە خەرێکە شوێن پایەیەکی گەورەگرێت دڵی ئەمە خۆشەکە لە هەموو لایەنێکەوانێ چاومان پڕەبێ لە لایەنە گرنگەکانی ژیانی ڕابردوومان تێکەڵ بە ئیستا بۆ یادەوەری بۆ هێشتنەوەی بۆ جوانی دەستان خۆش بێ و زۆر سپاسیانەکەم بۆ ئەو بەرەمە جوانیان. زۆر سپاس بۆ تۆش. مامۆستاگیان پێت وایە کاتی ئەوە هاتووە ئاوڕێک لە مێژووی خۆمان بینەوە مێژوەکانمان مێژووی گەلی کورد بە جۆرێک بخەینە سەر شاشەی سینەماکان کە تا هەتایە شانازی پێوە بکەین و بە زیندویش بهێڵینەوە. نەکاتیا تۆ زۆر دواکەوتوین زۆر لە دواوین بەوەی ئەم بابەتانە بەهەژێنین و باسی بکەین و باە بە دەیان و بە سەدان فلیمی ئاومان هەبووە ئێمە لە دوایەوەیکەوە ئازادیمان بەدەستەوە و توانیمانەکە ئەزمونێکی خۆبەڕێوەبەری بەدەستبەرین و سەرمایەکی زۆریشمان لە بەدەسا بووە بەڵام زۆر کەم تەرخەم بووین و کاری ئەو تۆمان لەسەر نەکردووە. ئەم بەرهەمانە دڵخۆشکەریە کە ئەگەر تاکوتەرا کارێکی وا دروست بێت ئەوە هیوای گەورەمان پێبەخشێ تکاکەمەوانەی سەرمایەدارن ئەوانەی میدیاین و سەکۆیەکی گەورەی میدیایان لە بەردەستا پشتیوانیەمانە بکەن. مێژووی ئێمە بەمەوە جوانەوە ئێمە ئەگەر دوێنێمان لەبیر نەبێ ئایندەمان نییە. زۆر گرنگە کا لە سەم شتانە بکەین بڵێ زۆر گرنگە. دەستخۆش مامۆستاگیان کۆتا پرسیارم ئەەکەم بینەری فیلمەکە بووی کە ئەڵێن فلیمێکی ناوازە چ پرسیارێک لە لای تۆ دروست بوو کە جێی تێڕامان بێت کە ئەوترێت فیلمێکی ناوازە پەخش ئەکرێت؟ وەڵ ناوازە لە زۆر لایەنەوانی ئەتوانی ناوازە بێ ئەمە لە ڕووی تەکنیک و داڕشتن و سینارۆ و مێژوانە شایەکی وا تێکەڵ کردبوو بە ناوازەیی کە تۆ تێکەڵە بووی بە هەر چواپاچەکەی کوردستان بە کەلتور بە ئاینەکە ئەگەر ڕایتۆ بۆ ڕەسەنایەتی ئەگەر ڕایتەوە بۆ ئاینەکانی خۆت ئەحساس دەکرد ئەمانە ناوازەیە بەوەی کە حتا ئەو سینارۆینانەی زۆر تەمسیلی پێودانە بە زۆر ناچاو بوو ئەمانە زۆر گرنگە. من زۆر خۆشحاڵم کە مرۆوم بینی با خەڵک بێ ئەم فلیمانە بینێ بەرهەمێکی ناوازەی دەستی و هونەرمەند و ئەزمموی کوردیە. سپاس بۆ پەیامە جوانەکەت بەخێر هاتی زۆر سپاس دەکەم مەمنون بەخێر بەی سەرچاو بێگومان بینەران بە جۆش و خڕۆشێکی زۆر باشەوە پێشوازێکی گەرم ئەکەن لە فیلمەکە. جا ئێستا هەندێک کەس لەگەڵمانایە پێمان خۆشە بێتە لامان خاتو ئیڤان ئەگەر بێتە لای من خاتو ئیڤان ئەگەر بێتە لای من بابزانین ڕای خاتونەکان چۆنە بۆ ئەوەی پێشوازێکی گەرم لە فیلمی کوردی بکرێت لە سینەما سالم. ئیڤانگیان سڵاوت لێبێت بپرسم تا چەندە دڵخۆشیت بەوەی فیلمی کوردی لەسەر شاشەی سینەماکان ئەبینیت و پەخش ئەکرێت؟ زۆر دڵخۆشم. من هەمیشە وتومەتەوە لەو ڕۆژەوەی کە فیلمی سینەمای زەوی سەخت و ئاسمان دوورم بینیوە هەموو ڕۆژێک لە ئەکاونتەکانی خۆم شێریەکەمەوە هەموو ڕۆژێکیژەم قسەی دووبارەکەمەوە کە داوا لە هەموو بینەرێکەکەم داوا لە هەموو کوردێکەکەم کە بتوانن بێن
بینەری ئەم فیلمە بن چونکە ئەم فیلمە توانم بڵێم فیلمێکی جیاوازە لە چاو ئەو فیلمە سینەمایە کوردیانەی کە لە ساڵەکانی ڕابردووترا دروستکراون و بەرەماتون چونکە زیاتر شانازی بە کوردبوونی خۆتەواکەی کۆنسێپتەکەی زۆر جوانە کوردایەتیەکی ئێجگار جوانی بەرجەستە کردووە هەر دیمەنێکی سەیریەکەی ئازارێکی زۆری تیا هەر کەسێک بینەری ئەم فیلما بێ ئەتوانم بڵێم بیر لە خۆیە کاتەوە لە براکەی لە خانەوادەکەی لە هەموو کوردێک لەبەرەوە زۆر دڵخۆشم بە بەرەمێنانی ئەم فیلمە زۆر دەستخۆشی لە دەرهێنەرەکەی کاگەوراز و تاوی ستافەکە ئەەکەم بۆ بەرەمێنانی ئەم فیلمە ئەوەی ئاگادار بم ساڵانێکی زۆرە خەریکی ئامادەکارین بۆ سیناریۆکەی و ماوەی 6 مانگ خەریکی پری و شوتینگ بوون تاوەکو ئەم فیلمە جوانیان بەرەمێناوە و دڵخۆشترم بەوەی کە بە بینینی ئەم فیلمە هەستەکەم سینەمای کوردی هەنگاوێکی زۆر نابازێکی گەورەیە بە بەرەمێنانی فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور. زۆر سپاس بۆ تۆ بێگومان هەمیشە ئەوترێت فیلمی کوردی کاتێک لە سینەماکانی کوردستانە یاخود بە جۆرێک لە جۆرەکان پەخش ئەکرێت ئەمە جی شانازیە کە ئێمە بتوانین فیلمی کوردی لەسەر شاشی سینەماکان ببینین. جا ئێستا پێم خۆشە باسی بەرهەمێنانی فیلمەکە بکەم کە بێگومان ژانەری جیاوازی تیا بەکار هاتووە پێم خۆشە وەڵامەکەی لە کاک هەوراز خۆی وەرگرم. کاک هەوراز ئەگەر ئەرک پێشی سپاس بۆ ئامادەبوونت بەخێر هاتی زۆر سپاس دڵخۆش بووین بۆی کە بینەرێکی باش ئەمڕۆ پێشوازێکی گەرمیان لە فیلمەکە کرد. بێگومان لە بەرهەمێنانی فیلمەکە ژانەری جیاواز بەکار هاتووە کاتی ئەوە هاتووە کە ئێمە چیرۆکەکانمان بە جۆرە بگێڕینەوە کە وەکو ڕابردوو نەبێت هەم ژانەری جیاواز بێت هەم لە هەمان کاتە بەرهەمێنانی جیاوازیش لە فیلمەکانە هەبێت. بەخێر بن سەر چاو دڵخۆش بم بەبوونتان بە دڵنیاییەوە بینەری ئێمە پێویستی بۆی هەموو جۆرە چیرۆکیشی بۆ بگێڕیتەوە بە دڵنیاییەوە ژانری جیاوازمان پێویستە گێڕانەوەی جیاوازمان پێویستە و خۆ تەزانی فیلمەکەی ئێمەش فیلمەکە تا ڕادێک ڕەنگە جیاوازتر بێت لە فیلمەکانی تر لە ڕووی ستراکچەرەوە کە ستراکچەرێکی لە جیاتی سیئاکتی هەبێت ستراکچەری بازنەیی هەیە لە بابەتەکە درامای کۆمەڵایەتیە بەڵام میستریە و با بڵین چیرۆکەکەمان بە جۆرە لە جۆرەکان توانین بڵین واقعی سەحریە یعنی کۆمەڵێک شتی جیاواز لەناو فیلمەکەیە کۆبۆتەوە کە هەموو ئەمانە تا ڕادێکی زۆر مای سەرنجی بینەرانمانن. زۆر باشە چۆن بانگ لە بینەرانی کورد ئەەکەی بۆ ئەوەی پێشوازێکی گەرم و گورتریش لە فیلمەکە بکەن چونکە هەمووان دڵخۆشین کە فیلمی کوردی لە سینەماکان پەخش ئەکرێت. بە دڵنیاییەوە ئێمە فیلمساز هەمیشە فیلمەکانمان بۆ بینەرەکانمان دروستەکەین بە دڵنیاییەوە بوونی بینەرەکانمان گەرم و گوڕی زیاتر بۆ ئێمە ئايات و وامان لێکە لەم پرۆسەیە بەردەوام بین هەموو من و فیلمسازەکانی تریش بە هەمان شێوە بۆیە پیانەڵێم بەخێر بێن سەر چاوان فیلم ببینن فیلمی جیاواز ببینن و پێم وایە هەر کەسم لەم فیلمە ببینێت بە جۆرە لە جۆرەکان ئەتوانێت خۆی لە بەشێکی چیرۆکایە بدۆزێتەوە. سپاس بۆ دەستخۆش بەخێراتی. بێگومان فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور هەموو کەسێک گرنگە ببینێت تاوەکو بزانێت مێژووی گەلی کورد بە چیا تێپەڕیوە و ئێستا بەچی ئەگات و خەریکە بە چیش ئەگات و یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان یاخود خاڵە سەرنجڕاکێشەکانی ئەم فیلمە ئەوەیە کە فیلمێکی تەواو کوردیانەیە واتە باز لە کللتوری کوردی ئەکات و هەر کەسێکە بینەری ئەم فیلمە بێت چیرۆکێک لە ناخیا دروستە بێت کە هەمیشە هەستی پێکات و درکی پێکات بۆی هیوادارین هەمیشە پاڵپشتی ئەم جۆرە فیلمانە بین بە تایبەت فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور. دووبارە یەکەینەوە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور ڕۆژانە لە سینەما سالم لە سێ کاتی جیاوازە پەخش ئەکرێت ئەویش کاتەکان 3 پاشنیوەڕۆ 6 ئێوارە 9 شەو توی خۆشەویست ئەتوانی لەو سێ کاتە جیاوازەیە بیت سەردانی سینەما سالم کەیت و چێژ بە خەشبیر یاخود چێژێکی باش وەرگریت لە بینینی فیلمەکە بیریشمان نەچێت لە شاری هەولێری ئازیز ئەم فیلمە پەخش ئەکرێت لە کاتەکانی پاشنیوەڕۆ کاتژمێر 3 و 4 و 5 و لە هەمان کاتەکانی ئێوارە 8 و 9 و 10 شەو. ئێوەش هەمیشە شاد و ئارام بن. سپاس بۆ بینەربوونتان.